خاتونێکی دەزڕەنگین لامان میوانە کە کاری دەزڕەنگینی وە کاری زۆر جوان و ناوازە کات و تابلۆی زۆر جوان ئەنەخشێنێت بە وشکردنەوەی گوڵەکان ئەمە یەکێکە لە تابلۆکان کە لە بەردەستمەوە چەندین تابلۆی تری هێناوەتە ستۆدیۆ لامان ئامادەیە کە ئەتوانین بڵین لە ئێستادا براندێکی تایبەت بەخۆی هەیە بە ناوی خاتوو ڕێیانەوە و گفتوگۆی زیاتر لەگەڵ خۆیان ئەکەین تا باسی کارەکەیمان بۆ بکات و باسی بیرۆکەی ئەم کارە و خواستی خەڵکمان بۆ بکات لەسەر ئەم کارانەی خاتووڕێیان میوانداری زۆر بەڕێز خاتووڕێیان دڵشادمان کردو دەزڕەنگین خاتووڕێیان سڵاوت لێبێت بەخێر بێت. سپاس بۆ ئەم دەرفەتە. من ڕێیان دڵشاد خاوەنی بیرۆکەی بڕاندی ڕێیانم کە ئیشەکەم هێنانی گوڵی سروشتیە و وشکردنەوەی ببێ لە دەستدانی ڕەنگەکەی وەکردنی بە تابلۆ. باشە دەستەکانە خۆش بە ئەمەنەی کە ئەتوانی نامانە نهێنی ئیشەکەت زۆر باسی بکەیت بەڵام ئەمەنەی کە ئەتوانی پێمان بڵێ لە چیە ئەم گوڵانە کۆکەیتەوە چۆن ئاوایان خەیتە قاپەوە بۆ ڕوونکردنەوەی حەسەکەی بە دەستخۆش بە سپاس دەکەم. لە ڕاستیە ئەم گوڵانە گوڵی سروشتیە هەنێک کەس بۆ نمونە بۆ حەفەلاتەکانی خۆیان بۆ تەخەڕوج کە گوڵێکی بۆیەت یان خۆی هەیەی لە بۆنەکە من لێی وەرئەگرم بۆی وشکەکەمەوە بۆی ئەەکەم بە تابلۆ ئیتر قیاسەکەشی بە خواستی خۆیەتی بەڕاستی ینی بە چ قیاسێک بێوێت بۆ قیاسە بۆ یەکەین گوڵەکانیش وشکەکەنەوە بەبێ لە دەستدانی ڕەنگەکانیان و گوڵەکانیش ئەگەر بۆ نمونە خۆم تابلۆکە دروست بکەم بەخواستی خۆمە کە چ گوڵێک ئەهێنم و وشکی ئەەکەمەوە بە نمونە ئەم گوڵباخانە ڕاستێمە لە حوشەی ماڵی باوکم هێناومە خۆم وشکم کردوێتەوە ئەمەش هەر لەسەر خواستی خۆم بڵین دیزاینم کردووە چارچێوەکەشی چارچێوەیەکی قەدیمیە کە بەکارم هێناوە. باشە بیرۆکی کارەکەت چۆن بوو و چۆن بیرت لەوە کردەوە کە ئەمە بکەیت بە پیشەیەک و بکەیت بە براندێک؟ لە ڕاستیدا چۆن بیرم لێ کردەوە کە سەرەتا ئیشەکەم بینی لە وڵاتانی دەرەوە ئەم ئیشەوەکو زانستێک ئەخوێنرێت و ئیشی لەسەر ئەکرێ زۆر یعنی بە شێوازێکی ئیلمی ئەخوێنرێت دواتر منش لەسەری خوێندەوە یعنی پرسیارم لەو دیزاینەرە بەناوبانگانە ئەکرد لە دەرەوە بەڕاستیوانی جوابیان ئەیامەوە کە چۆن من گوڵەکان و شکەمەوە تا ڕەنگەکەی و خۆی بمێنێتەوە لە سەرەتا چەنەها گوڵم سەقەت کردووە کە ڕەنگەکەی بۆ بەقاوەیە یاخود ڕەش دواتر کە زیاترم لەسەر خوێندوتەوە کە ئەبێت ئەو ماوەیەک ئەو گوڵەدانی بۆ منە گوڵباخ بەکار ئەهێنی یاخود گەڵایەک بەکار ئەهێنی هەمووی بە یەک ماوە شک نابێتەوە بەڵکو ماوەکانیان جیاوازە ئەگەر لەو ماوەی تێپەڕ بکات دەرنەهێنرێ ئەوە ڕەنگەکەی ئەگۆڕدرێت و ناتوانین سەر ڕەنگە کەسێک بینەرمان بێت بڵێ ئەمە کارێکی زۆر ئاسانە بۆ دووش و شایهێنی گوڵەکە ئەخەیتە نێوانی و دایئەنەی بەڵام دیارە گوڵێک بۆ گوڵێکی تر و وشکردنەوەی گوڵەکان جیاوازی زۆرە بۆی کە ڕەنگەکەی لەدەستنێت بە تەکید پرسیارەکە زۆر جوانە یعنی کاتێک کەسێک ئەیبینە زۆر بە سادەی شتەکە ئەبینێ بەڵام لە ڕاستیدا دانانی گوڵەکە بە وردەکارێکی زۆر زۆرە دواتریش ئێستا بۆ نمونە کاتێکە گوڵباخ ئەهێنم ئەبێ پەڕپەڕی بکەم دواتر گوڵی لێ دروست بکەمەوە چکە تابلۆکانی من تودیە یعنی سریدینێ من ناتوانم گوڵەکە هەر ئاواهیدانم لە ناو تابلۆکەیە بۆ شێوازی ئیشی لەسەر چون ئێستا من کە سەیرم ئەکرد لە پشتەوە هەر وەک ئەوە وایە گوڵەکە دووش کرد بێت بەڵێ هەنێ گوڵ هەیە کە بچووک بێت پەڕەکانی کەمتر بێت ئەتوانم هەروکو خۆی بە بڵین بە تاوای وشک ببێتەوە بەڵام ئێستا ڕۆسمان هەیە گوڵی ڕۆسمان هەیە کە بڵین قەباری پانتایەکەی زۆرە ناتوانم هەر بۆ شێوازە وشک بکرێتەوە ئەبێ پەڕپەڕ بکرێت و بۆ شێوازە بیکەمەوە بە گوڵ دووبارە. ئێستا باست کرد کەسی وا هەیە چەپکە گوڵی بۆ نمونە مەراسمی گواستنەوەکەیەتی یان دەرچوونی لێزانکۆیە ئەمە لەوانەیە فترێک بەسەر یا ڕۆشتە بێت تۆزێک سیس بوو بێتەوە ئایا ئەمە هەر ئەکرێت کاری لەسەر بکرێت؟ هەر ماوەیەک لەمەوە پێش خاتونێک لە هەولێر بوو تقریبان 5 ڕۆژ گوڵەکەی دانا بوو لە ناو ئاوەوە کاتێک کە پێی وتم بیکەم بە تابلۆک بۆی ناردەم من پێم وت کە پەڕەکانی دەرەوەی بەڕاستی قاوەی بوو بووە وتم سوودی لێ نابینم بەس ئەو هەر سوور بوو لەسەرەوەی گوڵەکەی بۆ وشک بکەمەوە لەم حاڵەتە ئێمە چیەکەین پەڕەکانی دەرەوە لێ ئەەکەمەوە پەڕەکانی ناوەوەی بە تازەی ئەمێنێتەوە من ئەتوان کات ئیش لەسەر پەڕەکانی ناوەوە بکەم. وا هەیە ناچار بیت ڕەنگی بکەیتەوە جارێکی تریان بۆیەی بۆ بەکاربهێنێ؟ ناتوانم گوڵیکەی بۆ بەکار بهێنم چکە ئەو تەنها ئەو بۆیە بەکاربهێنی بۆیە بەکار بهێنم ناتوانم بۆیە بەکار بێنم هەر خۆی چۆنە بێ بۆ شێوازە باشە خواست لەسەر ئەم کاری تۆ چۆنە خەڵک تا چۆن بە حەزەوە داوای ئەم کارە لە تۆ کات؟ سەرەتا کە دەستم پێکرد من ئەکاونتی خۆم بوو هی شخصیم بوو دواتر پابلیکم کرد
کە پبلیکم کرد هەندێک لە کارەکانم کە دانا بەڕاستی ڕێکتێکی زۆری لەسەر بوو ینی هاوڕەکانم دەستخۆشێکی زۆریان لێ ئەکردم سەرەتاوام ئەزانی و هەموو کارێکی کەی ئۆنلاین عین شتێکی ئاساییە بەڵام دواتر بۆم دەرکەوت کە ئیشەکەم خەڵک زۆر بەلایەنەوە جیاوازە وردە خواستی لەسەر زیاد بوو ینی وای لێ هاتووە الحەمدوللا ئێستا داوای دیزاینی تایبەتم لێ ئەکان داواکارەکانم زۆر بوون و بەردەوامیشنامەی جوانم بۆیت ئەتوان بڵێم ئەمانە هاندێرێکن بۆ من کە بتوانم ئیشی گەورەتر بکەم ئینشاءالله لە داهاتوە پرۆژەی گەورەش خاتوڕیان کە بۆ منە من تەڵەبێکم هەبێت داواکاریەکم هەبێت لە بەڕێستان تابلۆیەکم بۆ دروست بکەیت و چەپکێ گوڵم هەبێت چەند کاتی پێچێت تا تابلۆکە وەرگرمەوە لە ڕاستیە من کاتێک کەسێک تەڵەبم بۆ ئەکات سەرەتا پرسیار لە خۆیەکەم کە ئایا بزان بۆ چ کاتێکی ئەوێت ئەگەر بۆ نمونە کاتێکی دیاریکراوی هەبێت یان زۆربەی ئەو کەسانی تەڵەبم لە ئەەکەن شتەکان بۆ دیاری ئەوێت یعنی بۆ بەروارێکی دیاریکراویان ئەوێت عادەتەن ئەوانە زووتر ئەەکەم پێشتری ئەخەم بەڵام کەسێک کە گوڵی بۆنەکەین بۆ ئەهێنێت بەلایەوە ئاساییە هەر کاتێک تاوا بێ ئەوەیان بەپی مەجای خۆم لە ڕاستیە چەنێ ئۆردەری کەملابێت چەنە ئۆردەری لە پێش بێ ئەوانە تاواکەم خێراترین کات زۆر پەلەوێچانی بێت لە ڕاستیە لەبەرەوەی ئیشەکە ئیشی دەستە و ئەگەر گوڵیشم بۆ بێت گوڵەکە پرۆسی وشکردنەوەکەی لە ڕاستیە زۆری پێچێ یان تقریبان هەفتەیەک بۆ هەفتەونیوێکی پێچە ئەگەر کەسەکە خۆی گوڵم بۆ بهێنێ ئەگەر خۆشم گوڵەکانی خۆم بێ لە ماوەی 2 ڕۆژ ئەتوانم بۆی تاوا بکەم وەتە گوڵی ئامادەی وشکراوت هەیە بەڵێ گوڵی ئامادەی وشکراوم هەیە کاتە بێت لە وەرزی بۆ نمونە سەوز بوونێ ئەرزوو لە بەهار و ئەمانە جەنابەت بە تایبەت بڕۆی بگات ئەوەی کە من دەستم پێ کرد لە دوای بەهارەوە بۆ تقریبان زۆر فریای گوڵ نەکەوتم بەس ئینشاءالله پلانم هەیە بۆ ئەم ساڵ کامێک لە گوڵەکان زۆر جوان دەرەچێت لە وشکردن ئەوەی کە بەلامەوە زۆر جوان دەرەچێت گوڵی پەمەیی گوڵباخی پەمەیی چونکە لە کاتی وشکردنەوەیە ڕەنگەکەی ئەگۆڕێت بۆ پەمەیەکی تۆختر هەرەوەی کە لە تابلۆکە هەیە بەڵێ هەرەوەی کە لێرەیە بەکارم هێناوە ئێستا بە نمونە ئەم گوڵە ئەم گوڵباخەی کە لێرەیە هەیە و پەمەیەکی کاڵە کە وشک ئەبێتەوە ئەبێت تقریبان بە پەمەیەکی زۆر تۆخە بێت و بەمارۆنی لێ دێت تقریبان بەڵێ خاتوڕیان داواکاریەکی زۆر جیاواز لێکراوە تابلۆیەک بێت گەورە بوو بێت ئیتریان کارێکی زۆر جیاواز بوو بێت لە کارەکانی ترت بەڵێ خاتونێک داوای تابلۆیەکی لێکردم مەتر بە مەترونی بوو لە سەرەتای کارکردنی شابووم کە ئەو تابلۆیم دروست کرد بەڕاستی تۆزێک قرس بوو بۆ من چونکە بۆ قیاسە گەورە دیزاینێکی تایبەتم بۆ کرد الحەمدوللا کە زۆریشی بەدڵ بوو داتە ڕسمیشی بۆ ناردمەوە باشە گوڵەکانی خۆی بوویان خۆت گوڵ خۆم تەبعاً خۆم ئەو کاتە گوڵەکانی خۆم بوو پێمان ئەڵێیت ئەوەی کە بەدەرلەوەی کەلانەیە لە کاتی ئیشکردنە چەپکە گوڵەکە کە ویستت ڕنگ وشکی بکەیتەوە ڕەنگی تێک بچێت چ کێشەیەکی تر بەربەستێکی تر لەم ئیشەیە هەیە بەڵێ لە ڕاستیدا سەرەتا کە خۆم گوڵەکانم مشکە کردەوە ڕەنگەکەی ئەگۆڕدرا هیچ گوڵێکی کەسم وەرنە ئەگریانی لە بەرەوەی لەسەر خۆم تاقیمە کردەوە تقریبن دوای مانگونیوێک لە بەرجەستەکردنی ئیشەکەم بڵاوم کردەوە کە ئەتوانم گوڵتان لێ وەربگرم الحەمدوللا ینی هەر گوڵێکیش هاتە بێتە لام هەر ڕەنگەکەی و خۆی ماوەتەوە و بەربەستی کەش لە ڕاستیە پێش ئەوەی دەست بە ئیشەکەم بکەم لەبەرەوەی زۆرم لەسەر خوێندوتەوە بەردەوام یعنی لە گروپاتەکان با بڵین ئەندامم لە فەیسبوک لە ئینستاگرام بۆ شێوازە توان بڵێم هیچ شتێک ناتوەتە بەردەمم کە ببێتە هۆی ڕێگری لە ئیشەکەمە کام لە تابلۆکانن لە هەمووی قورستریەکە ڕەنگی گوڵەکە یان جۆری گوڵەکە ئەمە دیارەکە یان گەوری بچووکی تابلۆکە قورسی و سادەی کارەکە دیارەکە بەڵێ لە ڕاستیدا چووکە بە حەزەوە ئیشەکە ئەەکەم یعنی لە قیاسی زۆر بچووکەوە دروستم کردو بۆ قیاسی زۆر گەورە هەردووکی زۆر چێژ بەخشە یعنی هیچ بێتاقەت نابوومەوەی کە بڵم ئەمەیان بێزار مەکات یاخود زۆر قورسە ناتوانم یا بێ کاتێکی زیاتری بۆ دانم ئەنی جاریوە هەبوو بۆ منە شەوان سعادێکی شەو من تابلۆم دروست کردووە چکە حەزێکی تایبەتم بۆی هەبووە باش ئێستا وەکو هەر ڕێنماییەک لانەی هەندێک لە بینەرانی ئێمە دەستیان بە جەنابەت نەگا یان خۆیان چەپکە گوڵێکیان بێ حەسکەن وشکێکن من لەبیر مەکاتی زانکۆیەکە لەوانەکانمان ئەوە بوو ئەوەی گوڵمان هەڵبکەندا ئەمان خستە بینی دوو لاپەڕەوە اینجا ئەوەی ون منە خشتوشتە بوشتی قرس لەسەری دای بنێن ئەمە ڕێگەیەکی باشە چون لەبیرمە ڕەنگی تێک نەچوو دوای وشبوونەکەش ئەمە توانە ڕێگەیەکی باش بێت بەڵێ ئەوە ڕێگەیەکی کۆنە کە بەکار ئەهێنرێ و تا ئێستش هەندێک لە ینی بەکار ئەهێنرێ ینی لە ئەوانی دەرەوە کە ئەم ئیشاەکان بەڵام ئەوە ڕێگەیەکی ینی 100% نییە بۆ ئەوەی ڕەنگی گوڵەکە بە ینی بە تەواتی بهێڵڕێتەوە ڕەنگی هەنێ لە گوڵەکان ئەهێڵێتەوە بەڵام ئەوانەی کە ڕەنگیان کاڵترە تۆزە دەگمەنە باش خاتوڕیان پلانت چییە بۆی کە کارەکەت بەرداوام پێ بیت وە
بەرەو پێشچوونێک هەبێ لە کارەکەت ئەو کاری جیاوازتر و باشتر بکەیت. لە ڕاستیدا من کارەکانم بە پلان ئەەکەم بۆ نمونە سەرەتا کە ئیشم ئەکرد نامایان بۆ ئەناردم گوڵم هەیە بۆ مشکەر ینی بۆم شکەرەوە بۆم کە بە تابلۆ لێم وەرنەئەگرتن تا بە تەواوەتی لە ئیشەکە لە وشکردنەوەی گوڵەکان شارەزایم پێیا کرد دواتر کە بڕیارم داوە گوڵەکان وەرگرم ئەلحەمدوللا کە سەرکەوتوش بووم لەوەیە ئێستش بڕیاری میاوە ئەو گوڵانی کە لەلایەن خۆیانەوە وشک بوونەتەوە ینی بە تەواوەتی وشک بۆتەوە و چڵێک لایەن ماوەتەوە ئێستا بڕیار میاوە کە ئەوانش وەربگرم بیکەم بە تابلۆ بەڵام ینی بە دیزاین بیکەم نەکەر چەپکەکە بهێن مودانم لەناو تابلۆکەیە گۆڕانکاری تریشی بەڵێ گۆڕانکاری کەشی تاکەین و ئینشاءڵڵا لە داهاتووە پلان بە پلان و ستێب ینی بای ستێب ئینشاءڵڵا بەرەو پێش ئەچم و بەچوی خۆم بەرەو پێشچوونەکان ئەبینم باشە. بەس ناوی پێجەکەمان لە کۆتاییە بەڵێ حەزی ڕاستیداڕیشەکان دەستخۆش بە لە ئینستاگرام پەڕەیەکم هەیە هەر بە ناوی خۆمەوەیە ڕێیان دڵشاد بەڵام ناوی براندەکەم براندی ڕێیانەیە لێەوە کارەکانم پیشانی بینەرەکان ئێم و ئەوانش لە ڕێگەی نامەوە داوا کارەکانیان بۆم ئەنێرن دەستخۆش بێت باستەکەم دەستخۆش بێ.